ئێمە وەک مامۆستایانی وانەبێژی بە زۆر لادراو لە قەڵازە ڕای دەگەێنین لە بەرامبەر ئەو نادارپەروەری کراوە بەرامبەرمان کە لە ماوەی ڕابردوو ساڵانێکی زۆر خزمەتمان بە کەرتی پەروەردە کردو بە چەند هۆکارێک لادراین. هەیانە بەهۆی هاتنی میلاک بۆ جێگەکەی لادراوە دوای بڕیاری وەزارەتی پەروەردە کە پرۆسەی لە جێدانان بکرێت بۆ ئێمە بەشێک لە مامۆستایان لە شوێنی گرێبەستەکان لە جێگەدا بڕێن کە بەپێی ئەو فۆرمەی کە پڕمان کردوتەوە بە وتەی وەزیر کە خۆی بڕیاری داوە ئەولەویەت بۆ ئێمە بێت کە مافی خۆمانە کە چەندین ساڵ خزمەتمان کردووە هەمانە لە 1 ساڵ تا 12 ساڵ خزمەتی کردو بۆ پێویستە لە جێگەدانانی بۆ بکرێ بەڵام لە ئێستادا بۆ کەسانێک کراوە کە 1 ڕۆژ وانەبێژیان نەکردووە و شایستە نییە و بەواستەی حیزبی بۆیان کراوە کە هەروە دەرچووی 2023 و دەرچووی 2022 بە پاڵپشتی لایانی سیاسی و خزمێنە بۆیان کراوە. ئێمە ئەم ساڵ لەگەڵ 2004 وانەبێژی پار ساڵ و پێ ساڵ گرێبەستمان کردووە لە بەڕێوەبەری پەروەردەی پشدەر و دەرەجەی ئێمە وەکو پشدەر 1004 کەسە قرار بوو بۆ ئەم ساڵ هەر وانەبێژێک نەهات مامەڵی گرێبەستی نەکات ئێمە بۆمان قەرەوو بکرێتەوە لەو ناوانەی کە لە سەرەتای ساڵدا ناردومانە بۆ وەزارەت کە ئەوانە وانەبێژی بەخشاوی پار ساڵ و پێ ساڵ و فەرمانی وەزاری فەرمانی کارگەریان هەیە. بەڵام دوێنێ دوو ناو هاتۆتەوە کە ئەوانە تەبەن جێگرەوەی ئەوان کە گرێبەستیان نەکرد و بە هەر هۆیەک کە نەهاتون جا ڕۆیشتۆ بۆ ئەوروپا لەگەڵ کۆمپانیەکە گرێبەستی کردووە ئیشی پێی نەبووە دوو ناو گەڕاوەتەوە لەو ناوەنەدا نییە کە ئێمە ناردوومانن یعنی ئەوانەی کە وانەبێژی بەخشاوی ساڵانی پێشون و فەرمانی وەزاری و فەرمانی کارگەریان هەیە.